لەگەڵ دەستپێکردنی وەرزی بەهار و سەوزبوونی پێدەشتەکان ڕێگای دەربەندی خانقەرەداغ قەرەباڵغەیەکی زۆری ئۆتۆمبیلی گەشتیاران بەخۆوە دەبینێت، بەڵام بەهۆی خراپی و بوونی چاڵ و چۆڵی لە ڕێگاکەدا شۆفێران و دانیشتوانی گوندەکانی سەر ئەو ڕێگایی نیگەران کردووە. ڕێگاکە ئەگەر نیو سەعات بێ بە سەعاتێ نایبڕێەوەنە چاڵ و چۆڵی و تاسە و چوزانم خراپە ڕێگاکە اینجا زەرێکی زۆر بە ئۆتۆمبیلە گەیەنێ خەڵکی ناوچەکە ئەمە ڕێگایەکی هەم گەشتیاریە توجاریە دە پانزە دێی ئەم قەراخ و چوزانم دەربەنیخان و ئەم ناوچە هەمیە بەسێ بەیەکەوە. لە ماوەی ڕابردوودا چەندین جار دانیشتوانی گوندەکانی ئەو سنوورە خۆپیشاندانیان بۆ چاکردنی ئەو ڕێگایە ئەنجام داوە و لایەنی پەیوەندیدار بە بیانووی جیاجیا بەدەم داواکاریەکانیانەوە نەهاتووە و دوایین کات بڕیاریاندا بوو یەکەم ڕۆژی وەرزی بەهار ڕێگاکە بەڕووی گەشتیاراندا دابخەن و بەو شێوەیە فشار لەسەر لایەنی پەیوەندیدا دروست بکەن، بەڵام لەلایەن هێزێکی ئەمنیەوە ڕێگریان لێکرا خۆپیشاندان ئەنجام بدەن. ئەمە چەند جارێک پینە کراوە هەر خۆما پینەمان کردووە یاخود خێرخوا هاتوو پینەی کردو بەڕاستی تەواوی کردێت ئەمجاتە بە کەڵکی ئەوە نەماوە، یعنی هەرکە ئەوەی کە بەرپرسە ئەوەی کە ئەم شتەی بەدەسە هەر خۆی بێ بیبینێ ئەو کاتە بڕیار بدا کە ئەم ڕێگە بە ئەمەل ماوەیانە. کێشەی ڕێگاوبانەکانی دەربەندی خان هەر بە تەنها ئەم ڕێگایە نییە، بەشێکی زۆری ڕێگاکانی وەک سلێمانی دەربەندی خان گەرمیان لە نمونەی خراپی ڕێگاوبانی قەزاکەن. بەڵام ئەوەی کە لای ئێمە وەکو خۆمان پەیوەندیمان هەبێ ئێمە نووسراومان کردبوو بۆ ڕێگاوبان و بەڕێوەبەرەتی گشتی ڕێگاوبان و ئاوادانکردنەوەی سلێمانی و ئەوان لیژنەیەکیان هاتە ئێرە و شخصی خۆم لەگەڵێنە ڕۆشتینە سەر ڕێگاکە و کەشفێکیان بۆ کردو لەگەڵ دەرخستا کە ئەم ڕێگای پێویستی بە نەوەژانکردنەوە هەیە و بڕی 850 ملیۆن دیناری بۆ تەرخان کراوە. ئەمە بەرز کراوەتەوە بۆ وەزارەتی ئاوادانکردنەوە ڕێگاوبان لە هەولێر. بڕیارمان ناوە ڕیزبەندی بۆ چاکردنی ڕێگاکان دابنێن بە گوێرەی ئەهمیەتی ئەو ڕێگایە، بۆ نمونە ڕێگەی دەربەندی خان کەلار عەربە دەربەندی خان دووکان چوارقوڕنا ئەمانە کە ڕێگەی سەرەکین و زۆربەی زۆری کارەساتی دڵتەجێل لەو ڕێگانە ڕوە. ئێمە هەتا ئەو دوو ڕێگەیە بەتەواوی چاک نەکەی ناشینە سەر ڕێگا فەرعیەکان بە گوێ ڕیزبەندێکماندانەوە بە گوێرەی ئەولەویەت و قەرەباڵغی و ڕێگایانە. بەپێی ئامارەکانی هاتوچۆ بەشی هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ بۆ خراپی ڕێگاوبانەکان دەگەڕێنەوە. سەرڕایەوەی ساڵانە باجێکی زۆر لەسەر شۆفێران دادنرێت، بەڵام داهاتەکەی حکومەت بۆ چاککردنی ڕێگاوبانەکان بەکاری نایەنێت. هوشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندی خان.